بەناوی خۆی بەخشندەی میهرەبان طبعاً لیژنەکان ئەویسترا زۆرینە بۆ پێکاتەی شیعە بێ کە ئەوەش ڕەنگە هەمیشە بڕیارەکان یەکلا بکردایەتەوە بۆ ئەو پێکاتەیە بۆیە نیگەرانیەک لەلایەن کورد لە سونی و کوردیەکانەوە دروست بوو کە نابێ ئەو بابەتە بەو شێوەیە بڕوا بۆیە تەنها سێ کوردیان بۆ هەموو لیژنەیەک دانابوو کرا بە 4 کەس لەگەڵ 5 سوناوە نۆ لەگەڵ مکەونێکە بۆیە کوتلەکانیان تقریبان والێ کردووە کە لیژنەکانیان والێ کردووەکەوە بڕیار هەمیشە نەتوانرێت بۆ مکەونێک یەکلا بکرێتەوە بۆی ئەمڕۆ تەنها توانیمان لیژنەی قانونی تێپەڕێنین کە لیژنەی قانونی تێپەڕێنراوە ڕۆژی چوارشەمایان دانا بۆ کۆتا کات کە هەموو فراکسیۆنەکان بتوانن کاندیدی خۆیان بۆ ئەو لیژنانەی دیکە کاندید بکەن تاوەکو بتوانرێت لیژنەکان دەست بەکار بن. ناتوانین حەسم بیڵێن بەڵام ئەتوانین بڵێن ڕەنگە زۆربەی لیژنەکان یەکلای ببنەوە ڕۆژی چوارشەمە.